تجروا بيت خوشم تنكا قربيت الله تجروا بيت خوشم تنكا قربيت الله الله يا اخوة دار زي ليلى لا جريد الله يا اخوة دار زي ليلى لا جريد الله تنكا جانم تنكا روحي شيرين تنكا جانم تنكا روحي شيرين ئامانجی بەرنامەی شار بە شار ناساندنی شارەکانی کوردستانە لە ڕووی جوگرافیا، مێژوو، هونەر و ڕۆشنبیری، کولتور و گوزەرانی دانیشتوانەکەی و چەندانی دیکە. ئەم جارە دەچینە شارێکی دێرینی کوردستان، شارێک کە مەڵبەندی بازرگانی بووە. دەتوانین بڵێن سنتەرێکی بازرگانی گرنگ بۆ لە نێوان دەسەڵاتە کوردەکان و ئەو دەسەڵاتە بێگانانەی کە لە سنوورەکەدا هەبووە، تەنانەت عەجەمەکانیش. شاری مەقامات و شاری هونەرمەندان بووە. ئەم شارە بە شاری وەزیرانیش ناسراوە، چونکە لە هەموو قۆناغە جیاجەکانی حکوومەتی عێراقدا خەڵکی ئەم شارە لە کابینە وەزاریەکاندا چەندین پۆستی وەزیر و بریکاری وەزیریان پێس پێدراوە، بە تایبەتیش لە سەردەمی ڕژێمی پاشایەتیدا. بینەرانی بەڕێز، سڵاوی ئێمەتان لێبێ لە هەرکوێکەن. بەرنامەی شار بە شار لە شارێکی دیکەی نیشتیمانە ئازیز و خۆشەویستەکەمانین. بە یەکەوە سەردانێکی کفری دەکەین، بزانین کفری چۆنە و لە کفری چ باسە. بە تایبەتی کفری شارێکی دێرینی کوردستانە. بە یەکەوە دەڕۆین، ئێوە گوێ بگرن و بینەرمان بن و ئێمەش دەسەکەینە باس و خواست لەگەڵ خەڵکە تێکۆشەرەکەی کفری و بزانین لەوێ ژیان چۆن دەگوزەرێ. شاری کفری نزیکەی 100 کیلۆمەتر دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی کەرکووک و دەکەوێتە ناوچەی گەرمیان. لەسەر هێڵی پانی 41-34 و هێڵی درێژی 57-44 و 230 مەتر لە ڕووی دەریاشەوە بەرزە. ئەم شارە لە زستاندا کەشوهەوایەکی ساردی هەیە و زیاتر وشکە سەرمای هەیە و بارانش لەم ناوچەیە جیاواز لە ناوچە کوردستانەکانی باشووری کوردستان کەم دەبارێت. لە هاوینیشدا پلەی گەرما بە ڕێژێکی بەرچاو زۆر بەرزە، بە تایبەت لە ڕۆژەکەیدا. ئەم شارە دەکەوێتە دامێنی لووتکەی چای باوە شاسوار و لووتکەی باوە شاسواریش لەو زنجیرە نیوچە شاخاویانە دەست پێ دەکات کە لە زنجیرە چیاکانی کەرکووکەوە درێژ دەبێتەوە تاوەکو باشووری ڕۆژهەڵاتی کفری. قەزای کفری لە ئێسادا سەر پەپارێزگای دیالەیە. ئەمەش دوای ئەوەی حکوومەتی بەعسی ئەوسای عێراق لە ساڵی 1976دا بە بڕیارێک بۆ کەمکردنەوەی ڕێژەی کورد لە شاری کەرکووکی کوردان خستیە سەر پارێزگای دیالە. ئەمەش ئەو پلانە بوو کە بەعس پەیڕەوی دەکرد، ئەویش پلانی بە عەرەبکردن و بە بەعسیکردن و بەدەرکردن، واتە تەعریب و تەبعیس و تەرحیل. تاکو ساڵی 1976 ئەم شارە سەر پەپارێزگای کەرکووک بووە. لە ئێستاشدا سەر بە ئیدارەی گەرمیانە و لەژێر قەڵەمڕەوی حکوومەتی هەرێمی کوردستانە.
ناحیەکانی کۆکز و سەرقڵاو ئاوەسپی و نەوجۆل سەر بە کفرین. هەر لە کۆندا شاری کفری لەلایەن حکوومەتی ناوەندی بەغدادەوە بەڕێوە چووە، دواتر لە سەرەتای سەدەی 16ەمەوە چۆتە ژێر ڕکێفی ئەمارەتی بابانیەکانەوە، کاتێکیش دەوڵەتی عوسمانی و سەفەویەکان دەرکەوتون هەموو عێراق دەکەوێتە ژێر دەسەڵاتی عوسمانیەکانەوە و عێراقیان دابش کردو بەسەر 4 ویلایەتدا، ئەوانیش ویلایەتەکانی بەغداد، مووسڵ، بەسرە، شارەزور. هەر ویلایەتە و لە چەند سەنجەق پێگاتۆ و چەندین جار لە قۆناغە جیاجەکانی مێژوودا گۆڕانیان بەسەردا هاتووە. لە ناوەڕاستی سەدەی 13 کۆچی کفری قەزایەک بۆ سەر بە لیوای زەنگاباد لە نێوان ساڵەکانی 1864 و 1867دا دەوڵەتی عوسمانی چەند گۆڕانکاریی بەسەر ویلایەت و سەنجەقەکاندا هێنا و لەو گۆڕانکاریاندا لیوای زەنگاباتی هەڵوەشاندێتەوە و کردوێتی بە قەزا و کفریش بووە بە ناوەندی قەزاکە. لەو سەردەمەدا تەنها دوو ناحەی لەسەر بۆ ئەویش ناحەکانی دووس خورمات و قەرەتەپە. تا دروستبوونی دەوڵەتی عێراقی لە ساڵی 1921دا کفری بە قەزا دەمێنێتەوە دەخرێتە سەر پارێزگای کەرکووک. ناحەکانی پێباز و شێوانەی پێوەلکێنراوە و تا ساڵی 1970 ناحەی پێبازیان لێدا بڕی و ساڵی 1976 کفری بچووکتر کرایە و لە کەرکووکیش دابڕێنرا و تا ئێستاش هەر بەو شێوەیە ماوەتەوە، بەڵام لەژێر بەڕێوەبردنی حکوومەتی هەرێمی کوردستاندایە و لە ڕووی کارگێڕیەوە سەر بە ئیدارەی گەرمیانە. شاری کفری کۆنترین سێ قەزای عێراقە، کۆنترین شاری کوردستانە دوای هەولێر، بە قۆناغە جیاجیاکانی مێژوو تاوەکو ناوەکەی چەسپاوە لەسەر ئەوەی کفری ئێستا چەندین ناویتری هەبووە لە سەردەمی ئاشوریەکان و بابلیەکان و لە سەردەمی ڕۆمیەکان و دواتریش لە سەردەمی دەسەڵاتدارێتی دەوڵەتی عوسمانی و تاوەکو دروستبوونی دەوڵەتی عێراقی و هاتنی دەوڵەتی ئینگلیزی. پێشتر ناوی کیماش بووە، ناوی فرجیا بووە، ناوی کیپرۆ بووە، دواتر لە سەردەمی عوسمانیەکان ناوی سوڵاحێ بووە، دوای دامەزراندنی دەوڵەتی عێراقی ناوی بووەتە کفری کە ئێستا لەسەر ئەو ناوە چەسپاوە. شاری کفری لە کۆنا بە حکمی ئەوەی تاقە شار بووە لە ناوچەکە، لە قەراخەوە تا ئاگاتە حەمرین، لە سیروانەوە هەتا ئاگاتە زێ تاقە شار بووە. ئێرە لە هەموو ڕوویەکەوە پێشکەوتوو بووە، جێگایەکی استراتیژی هەبووە لە بازرگانی هەموو، ئەتوانم بڵێم هەر 4 پارچەکە. چەندین خانی گەورە گەورەی تیا بووە بۆ حەوانەی کاروان و کاروانسەرایەکان کە هاتوونەتە ئێرە بۆ مانەوەیان. ئەنجا بە مانەوەیشیان بۆتە هۆی ئەوەی ئاڵوگۆڕێکی جگە لە بازرگانەکە گەشە سەندنێکی ڕۆشنبیریشی بەخۆیەوە بینیوە. جگە لەوەی کاروانسەرا بووە تاقە سەرچاوی ڕۆشنبیری منتقەکەیش بووە. وەکو خۆتان نەزانن لە کۆنا خوێندن لە قوتابخانە و شت نەبووە، خوێندن لەبەر لە خانەقا و مزگەوتەکان بووە. کاکە حمەی شێخ لە سلێمانیەوە کە گوزەری کردووە بە کفریا ڕۆیشتۆ بۆ حەج، بڕیاری داوە مزگەوتێ دروست بکرێ لێرە، مزگەوتی مەدرسەیان دروست کردووە. دواتر شێخانی تەوێڵە و بیارە کە گوزەریان کردووە بێرەدا و ڕۆیشتون بۆ حەج، بڕیاریاندا مزگەوتی خانەقایان دروست کردو. ئەو دوو مزگەوتە هە بەڕاستی بووە سەرچاوی خوێندن و دەیان فەقیە و مەلا لە شارەکانی کوردستانەوە هاتوون. ناوی مزگەوتی مەدرسە مزگەوتی خانەقا، ئەوەی شێخانی بیارە ناوی مزگەوتی خانەقا بووە. پێم وایە شێخ زیا ئەدین دروستی کردووە. مزگەوتی مەدرسەیش بۆتە سەرچاوەیەکی گەورەی
ئەوەی کە وەکوتم دایان فەقێەوە ئەوانە لەم شارەوە زانستیان وەرگردو و ئەو دواتری تر مەکتەب کراوەتەوە تقریبا دەوری مزگەوتەکان کەس بووەتەوە. ئێستایش کۆمەڵێ نووسەر و شاعر و لەوانە بۆ نمونە بەهابات قەرەداغی، عەبدوڵا قەرەداغی، کەنعان مەدحەت، دکتۆر کەنعان مەدحەت، فاتح سەلام، ساڵح حەلاج، نووسەری باشمانێ لێرە. بەڵام ئینکاری ناکەن. کاک لەتیفەڵمەد ئێستا ئەتوانم بڵێم یەکێکە لە ئەگەر گەورەترین شاعری کورد نەبێ یەکێکە لە شاعرە گەورەکانی کورد لە هەموو بۆنەکانە ئیشارەت بە کفرێدا. بەنسبەت شاری کفری ئەمە زانین لە شارە کۆنەکانی نەک تەنیا مەسەن باشووری کوردستان بەڵا هەمووی کوردستانە تەمەنی ئەگەڕێتەوە بۆ چەند هەزار ساڵێک پێشەستە، یعنی لە سەردەمی ئاشووریەکان ناوی هەیە وەکو لاخیرۆ، وەکو کەپرۆ، وەکو کیماش. لە سەردەمی ئاشووریەکان وەکو پارێزگا بووە، یان ئەو وەختە چکۆ ئەسەر حەدوون کاتێ مەسەن هاتێ بۆ ئێرە و خەڵکی ئێرەی خواستی و یعنی ژنی خەڵکی ئێرێ و ئەو جارە چەند حارب ئەوانە وەیە ئەو سەردەما وەکو پارێزگا بووە. بەڵام شوێنی کفری گۆڕاوە، یعنی بە حکم ئەوەیە ئەو گۆڕانکاری سیاسیانەی کە لە مێژووە ڕوویداوە بە حکم ئەوەیە مەسەلەن کاتێ چەمی کفری ڕێوڕێوەکەی گۆڕا بۆ پێشتر مەسەن ئێستا مەحەتەی ئاسی کفری نزیکەی 8 کیلۆمەتر لەم شوێنە دانیشتوی دوورە، یعنی بە ڕووی مەسەنەن ڕۆژاوە 8 کیلۆمەتر لەوێ گردێکی گەورەی لێیە کە ئێمە پێڵێن گردی ئاسی کفری سەرەتا لێوە بووە. هەروەها لە ڕۆژهەڵاتی کفریوە تقریبا بەس چەمەکە بینی هەیە مەنتقەی پێڵێن هین قەرەوەغڵان، ئەوش هەم بۆ سەردەمی ئاشووری و سەردەمی ڕۆمانیەکان ئەوانەیش هەر ناوی هەیە و ئێستا نزیکەی احتیمالە 2 کیلۆمەتر شوێن ئاسەواری دیارە، بەڵام لەژێر خاکەیە بە حکومیەوەی ئەو گۆڕانکاریە یان جیۆلۆجیانەی ڕوویداوە شار تەرک کریا، بەڵام ئاسەواری ئستەیش هەرماوە پێڵێن مەسەڵەن قەرەوەغڵان. بەڵام بەنسبەت مەسەڵەن کفری ئێستا یعنی ناتوانین بە دەقیقی دەستنیشانی بکەین، بەڵام کەمتریش 600 ساڵەوێ، چونکو باوە شاسوار کە کفری بە شاری باوە شاسوار ناسراوە یەکێ لە قوتبەکانی هین کاکەیەکانە، هین ئاینی یارسانیە، ئەوە مەزارەکەی مثلەن لەسەر ئەو جارە یەکەم ناو وەکو کفری لە شەرەفنامە هاتووە کاتێ ئیمارەتی بابان هەوڵیدا شاری کفری لە بەغاوە سەنیەتی خستێتی سەر ئیمارەتی بابان. کفری نەک بەس شار بووە بەڵکو لیوا بووە، یان سنجەق. جا ئەو وەختە ناوی بە سنجەقی زەنگاباد ناسراوە. جا زەنگاباد ئیسە ناوچەیەکە لە ناحەیەی کۆکزە هینەکەی ڕووخاوە، بەڵام کفری وەکو مەڵبەندی سنجەقی زەنگاباد بووە. دوایی لە 1970 کاتێک گۆڕانکاری کارگەڕی کراوە لە سنووری بڵێن ویلایەتەکانی دەوڵەتی عوسمانی گۆڕاو بووە بە قەزای زەنگاباد. چەندین بەڵگەمان هەیە هەتاکو لە کتابی پێشووی هەمووی بڵاو کراوەتەوە مەسەڵەن هینە زەنگاباد. بۆیە مەسەڵەن کفری وەکو ناوەندی سنجەق بووە، سنجەقی زەنگاباد بووە. ئێمە زانین یانیسە وەکو شارێ وەکو کەلار کە ئێستا ناوەندی گەرمیان ئەتوانین بڵێن تا 1970 وەکو گوندێک بوو سەر بە کفری بوو. لە مانگ 1970 لە گوند و ڕاستن کرا بە قەزا.
شاری کفری کۆمەڵێک شوێنەوار و شێوازی بیناسازی کۆنی تێدایە کار هەمویان بەڵگەن بۆ ڕەسەنێتی و شارستانێتی کفری کاریەکە و دەگەڕێتەوە بۆ قۆناغێک لە قۆناغە مێژوویەکانی ئەم شارە. ئەگەرچی زۆربەی زۆری ئەو شوێنەوارانش بە وێرانەی ماونەتەوە بەڵام لە ڕووی مێژوویە گرنگی و بایەخی خۆی هەیە. ئەو شوێنەوار و شوێنە مێژویانەی کە لەم شارەدا هەبن هەندێکیان ماونەتەوە بریتین لە تەپۆڵکە دروستکراوەکان، کارێزەکان و گۆڕستانەکان و چیای باوەشاسوار کە کەسایەتیەکی ناوداری کاکەیەکان بۆ ئەم شاخار بەناو ئەو کەسایەتیەوەیە. قەیسەری کفری کە ئەم قەیسەری ئەوە تا ئێستاش لە هەندێک شوێن وەک خۆی پارێزرا و دوکان و بازاری تایبەتی خۆی هەیە و جوانی کشی داوە بە شارەکە. قشڵەش هیچێکی دیکە لە شوێنەوارەکان و سەرای کفری و شانشین و بەنداوی باوەشواسار و چەندان شوێن و شوێنەواری گرنگی دیکە لە کفریدا هەن. عادزەکەم تخواکەی شاخەوەی شیرخەی بروسکەی دەروێی لە چەم جاری کرد ئەمەنەمە عادزەی جاریکەی دشون کفری ئێستا یعنی ناتوانین بە دەقیقی دەستنیشانی بکەین بەڵام کەمتریش 600 ساڵەوێ چونکە باوەشاسوار کە کفری بە شاری باوەشاسوار ناسراوە یەکێ لە قوتبەکانی این کاکەیەکانە این ئاینی یارسانیە ئەوە مەزارەکەی مەسەرەن لەسەر ناوچەیەکی مەسەرەن گرنگ بووە وەکو لە ڕووی بازرگانیەوە چەندین خانیان تێدا دروست کردووە یەکێ لە خانەکانی کەوا هین حاجی عەباس کەوەها ئێمە لەسەریدا. ئەوی ڕاستی بێ لە ماوەی پێشوە کۆمپانیای خەڵکی بۆ عالەمی هاتن ماستەر پلان بۆ کفری بکەن. یەکێک لەو شتانەی کە ئەوان زۆر بە گرنگیەوە باسییان نەکرد ناسنامەیەکی گەشتیاری بدەنە کفری بەهۆی ئەو بەنداوەی کە لێتی کە لەم دەوروبەرە لە گەرمیان پرۆژەی لەو جۆرەن یا هەروەها بەهۆی ئەو شوێنە کۆنانەوە کە ئەتوانرێت نۆژن بکرێتەوە و ببێتە نقطەیەکی سەرنجڕاکێش بۆ گەشتیاران. ئەوانەی کە پێویستە و زۆر ضرورە کە نۆژن بکرێتەوە قەیسەری کفریە ماڵی مەجید پاشای بابانە هەروەها لەگەڵ چەند خانوویەک کە سیمای کۆنی تایە. ئەینە هەموو خانووەکان بڕواناکەم هەم لە ڕووی زانستیەوە هەم لە ڕووی دارایەوە بتوانین نۆژەنی بکەین. قەزای کفری سێنەتەوە تێدا دەژی کورد کە ڕێژەی هەرە زۆری شارەکە پێکدێنێت لەگەڵ تورکمان و عەرەب. کفری لە ئێسەدا پێگاتووە لە 4 ناحیە و 145 گوند ئەویش ناحەکانی کۆکس، سەرقەڵا، ئاوەسپی، نەوجول. دانیشتوانەکەشی نزیکەی 7,000 کەسە و مرکزی قەزاکەش پێگاتووە لە 15 گەڕک و دانیشتوانی بەندی قەزاکە نزیکەی 50,000 کەس دەبێت. دانیشتوانی گوندەکانی سنووری قەزای کفری بەشێکی زۆریان ئەنفال کراون. لە ساڵی 1970دا لە سەردەستی ڕژێمی دیکتاتۆری بەعسی ڕووخاو سەرجەم گوندەکانی ناوچەکەش ڕوخێنراون و کاول کراون. زیاتر لە 7,000 کەس لەو سنوورەدا ئەنفال کراوە. لە ئێسادا 1192 وارسی ئەنفال لە کفری موچە وەردەگرن. ڕوبەری ناوەندی قەزای کفری نزیکەی 3500 کیلۆمەترە. ڕوبەری زەویەکانی کەسەر بە ناوەندی قەزاکان 509,820 دۆنمە. کۆی گشتی ڕوبەری زەوی سنووری قەزای کفری بە هەر چوار ناحیە و گوندەکانەوە 1,780,084 دۆنمە. بەم شێوەیە دابەش بووە. 50,756 دۆنم زەوی بەراویانەیە. دەیمیش واتە پشتا و 512,965 دۆنمە. زەوی بەردەڵانیش بریتێ لە 50,626 دۆنم. پوش و پاوان واتە لە وەرگا بریتە لە 456,536 دۆنم زەوی.
لە سنووری قەزای کفری زیاتر لە 228,000 سەر حیوانی وردە واتە مەڕ و بزنەیە کە 20,000 سەری لە ناوەندی قەزاکەیە و 4,620 ڕەشەوڵاخی شەیە لە سنوورەکەدا کە 1,850 سەریان لە ناوەندی قەزاکەن. لە ئێستادا کفری شارێکی ئاوەدان و خۆش و سەرجەم فەرمانگەکانی میری تێدایە. بەو پێی لە پێشدا شارێک بۆ هاوسنوور بۆ لەگەڵ ناوچە کوردستانی کێشە لەسەرەکان تا ڕادەیەکیش گرنگی پێدراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئەم گرنگیدانە تەنها لە ڕووی فەرمانگەکانەوە بووە لە ئاستی خزمەتگوزاریدا تا ئێساش کفری پێویستی بە خزمەتگوزاری هەیە. قەزای کفری لە ڕووی پەروەردەییەوە 90 خوێندنگای تێدایە. 26یان لە سنتەری قەزاکەن و ئەوانی دیکەش لە گوندەکانن. نزیکەی 8,500 خوێندکار و قوتابیانەیە. زیاتر لە 3,000یان ڕەگەزی نێرینەن و 5,400یان ڕەگەزی مێینن. 1,280 مامۆستاشیانەیە. لە ڕووی تەندروستیەوە ناوەندی قەزای کفری 1 نەخۆشخانە و 2 بنکەی تەندروستی تێدایە. 16 دکتۆری پسپۆڕ و یاریدەدەری پزیشکی و دکتۆری دەرمانسازی تێدایە. 66 کارمەندی تەندروستیشانەیە. بەداخەوەتوانم بڵێم کەمترین خزمەتگوزاری و کەمترین ئاوەدانکردنەوە لە کفریا هەبوو. ئەوەی کە کارەکەی قورس کرد زیاتر لە دوای با بڵێن ڕاپەڕینیشەوە کە کفری گەڕاوەتەوە سەر هەرێم و پەیوەندی و ئیدارەی لەگەڵ حکوومەتی هەرێم بووە نەتوانراوەک و پێویست بکرێت چکە خەتی تەماس بووە بەردەوام لەگەڵ ڕژێمە نزیک بووە. سەربازگەکانی ڕژێم تەنها ڕەنگە کیلۆمەترێک لە ناوجەرگەی شارەوە دوور نەبوون. من برادرانە گەڕنەوەڵێن لە ڕۆژانی ڕەمەزان و هاوینە سەربازەکانیان بۆ سوالکردنی بەفر لە دەرگای ماڵەکانی خۆمانیان داوە. لەبەرەوە کەمترین ڕێکخرا و کەمترین خزمەتگوزاری پێگەشتووە. لە ئێستادا سەبارەت پرسیارەکەی جەنابە لە ساڵی 2 ساڵی ڕابردووە هەڵمەتێکی باش هەبوو. ساڵی پار نزیکەی 6-7 میلیارد پرۆژەمان هەبوو لەناو تەنها لە ناو کفریاکە بۆ جەنابتی باسەکەم. هەندێکیان تەواو بوون خۆشبەختانە وەکو قیرتاوی گەڕەکەکان و ئاوەڕۆ و پرۆژەی نۆژەنکردنەوەی هێڵەکانی کارەبا جگە لە کۆمەڵێکی زۆربی ناویزگەی کارەبا بۆی تەحویلەکە کە نزیکەی زیاتر لە 10 میلیارە تەنها یەک پرۆژەیان. بەداخەوە هەندێکیان وەستاون ئێستا هەندێکیشان تەواو بوون. بە تەواوبوونی کفری ناتوانم بڵێم 100% بەڵام تا ڕادەیەکی زۆر باش کارەکانی چۆ پێشەوە و گۆڕانکاریەک لە سیمایە بەدیەکرا. ئەوە زیاتر پەیوەندی بۆ بوجانەوە هەیە کە حکوومەت تەرخانی کرد بۆ گەرمیان بە گشتی و کفری بە تایبەتی لێتی ناشارمەوە لەو پارانەی کە لەم دوو جارەی کە تەرخان کرا لە ژێر ناونیشانی بوژانەوەی گەرمیان کفری جگە لە مافی ئەوەی کە خۆی وەکو ژماری دانیشتوان حسەی خۆی بەرەکەوێ لە سووری ئەوەشەوە وابزانم 16 میلیارد و نیو لەم جارە ئەخیر بۆمان تەرخان کرا. ئەوەی ئەمێنێتەوە پەیوەندی خەڵکی کفری خەڵکێکی ئەسلامی کۆنن ئەسلامی نازام لە عەرەبیە لە کوردیا چی بوشەیەک بەرامبەری ئەسلامی هەیە بەس خەڵکێکی دێرینن خەڵکێکی مەدەنیەتی تایە تەعامولێکیان هەیە هەم شارستانین و هەم جۆرێک لە ڕەوشتی جوانی عەشایریان تیاماوە بە هەڵسوکۆت لەگەڵیانە مرتاحەبی من بەندە 5 ساڵ لێرە لە ناویانە ئەژیم کە ئاوڕەدەمەوە ئازانم 5 ڕۆژە. ئەوی ڕاستی بە کفری کێشەکانی زۆر لە کێشەکانی قەزاکانی ترەرچێ ینی لەوانە دەسی کە هەلی کار گەنجان کە بێکارن تەخەڕوجەکەن دانامەزرێن هەرچەندە من خۆم لەگەڵ دامەزراندن نیم و ئیمانم وایە کە با بڵێن دامدەستگاکانی دەوڵەت شوێنی ئەم هەموو گەنجەی تیان نابێتەوە لەبەرەوە تەنها بەکردنەوەی کارگە و ئەو شتانەی با بڵێن پرۆژەی گەشتیاری کشت و کاڵی
بەمانە چارەسەرە بێ بەداخەوە وەکو ئاماژە پێکە جەناب نەکەر ئوتێل چێشتخانەیەکی گەشتیاری تیانە کە ئەگەر میوانێک بێت بتانی بڵێن بەخۆشیەوە داوەتی کەی ئێمە بەردەوام لە هەوڵی ئەوان کە شارەکە بەرەو پێش بچێ بەڵام ئەمە تەنها ئەرکی حکوومەت نییە بە تەنیا ئەرکی وەبەرهێنەرەکانیشە شاندەنەبەری وەکوڵێن ئەوە پرۆژە ئێمە لێرە زەوی باشمان هەیە ڕووبەری باشمان هەیە هەر کەسێک ئارەزوی هەبێ ئەتوانێت داواکاری پێشکەشکاوە ئێمە لای خۆمانەوە زەوی بکەین بۆ تەرخان بکەین بەڵام بەداخەوە تا ئیسە کەمترین داواکاریمان بیستوە. ئێستا زۆر جیاوازە بە حکومی ئەوەی ئێمە لە جغرافیە کاتی خۆی خوێندومانە تعبیرەکەی بە عەرەبی پێ دەڵێم یەزول المدن بزەوال الطرق ڕێ لەسەر کفری نییە ئێستا ڕێ لەسەر کفری نییە لە هەموو قۆناغەکانی حکوومەتی هەرێمیش ئەتوانم ناڵێم هیچی بۆ نەکراوە شتی بۆ کراوە بەڵام بە گوێرەی مێژۆکەی نییە بە گوێرەی خەباتەکەی خۆی نییە ئێرە بەشایەتی هەموو مێژوو نەستە کۆنەکانی کورد بە تایبەتیش دکتۆر کەمال مەزهەر کە باسی قۆناغەکانی ئەحزابەکانی کوردستانەکە حزب ڕێکخراوەکانی کوردستان لە ئیتیحاد و تەرەقیوە لە 1970 لێرە چالاکی سیاسی هەبووە دواتر حزبی هیوا دواتر دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان دواتر یەکێتی نیشتمانی کوردستان کە شۆڕشی نوێی بەرپا کرد ئێرە باڵادەست بووە بیرم چوو باسی ئەوەش بکەم دکتۆر کەمال مەزهەر بە زەقی ئیشارەتی ئەداتێت لە کتێبەکەی خۆیان ئەڵێن حزبی لقەکەی ڕزگاری لە کفری چالاکترین لقەکانی هەموو کوردستان بووە لێرەوە کۆمەک و هاوکاری نێردراوە بۆ کۆماری مەهاباد لێرەوە کۆمەک و هاوکاری نێردراوە بۆ کۆماری مەهاباد بەڵام وەکو پێویست وەکو تموح نییە ڕەنگە شوێنەکانی تر بایەخی پێ بدرێ بەڵام ئەیرە ناڵێم لە بیرکراوە بەڵام بە گوێرەی پێویست نییە ئەو سێنەتەوەی کە لەم شارەدا دەژین کە کورد و تورکمان و عەرەبن سەیل لەوەدایە بە ڕێژەیەکی زۆر کەم ژنهێنان و ژنخواستن لە نێوانیاندا هەیە شتێکی دیکەی کە جێگەی سەرنجە ئەویش ئەوەیە کە کەوا و سەڵتە لە کۆندا بۆ هەموو نەتەوەکانی کە لە کفریدا ژیاون وەکو یەک لە بەریان کردووە واتە جیاوازی لە جلوبەرگدا نەبووە کە تا ئێساش کۆمەڵێک کەس لە بۆنەکاندا هەر ئەو جلانە دەکەنە بەریان و بەرگدوری تایبەتی شەیە لەو بارەدا کە دەچیتە قەزای کفری ئەو کاتە بۆ دەردەکەوێت تا ئێستا کەسانەکەن دەیانەوێت ڕەسەنایەتی کفری بپارێزن تەنانەت لە جلو بەرگەکانیشاندا. پرسیارێکی ئێرە لێکم کۆمەڵشمان بینی کۆمەڵشی ئێرە ینی بەنیازن چی لێ بکەن ناوێنێ چی بۆ ئەم شوێنەدا هەڵبژاردە بۆ شێوەیە وڵا ئێرە ماڵی کللتوری کفریە ئەم شوێنە بۆ ئەوە کردومانەتەوە کە بتوانین لە داهاتووە خزمەتێ بە کفری و ئەو شتە کۆنانەی کە لە کفریە هەن وەک مەسەلەن ئەوەی جارانی کوردەواری ئیشی پێکراوە و بەکار هاتووە و مەسەلەن وەک ئەو براقانە و ئەم پەنجەرە کۆنانە و مەڕازە و قورەمە و دەساڕ و تەشی ئەوە یەکێکە لە ئیشەکانی ئێمە بەڵێ ڕێک ینی ئەم بابەتانە ئەمە خوێدانی کۆنە ئەمە لە کۆنا خوێیان تێکردووە
چۆن ئەمانە چۆن پیاگە لە کۆمەڵە سنووقە کۆنەوە سەدەمی پەنجاکان و شەستەکان و هەفتاکان ئەم شارە ئەگەر وردبۆی بگەڕی شتی پێش شەستەکان و پەنجاکانیشی تایە بخۆی شارەکە شارێکی کۆنە شارێکی مێژوویە یعنی شتی زۆر زۆر بەداخەوە هەندێک شتمان فەوتا لەم دوایە خەڵک فێر بوو بە سیفەتی کۆنە فرۆشتن و ئەوانە لە دەستی ژنانیان ئەکرد و ئەیان بردە کەرکووک و سلێمانی و ئەیان فرۆشت و هەندێک شتمان فەوتاوە بەڵام ئێمە وتمان بۆی ڕۆژێک زووتر فریا بکەوین ئەو شتانە نەهێڵین بفەوتێ ئەم شوێنەمان کردەوە. يعني جلي كون رسني هم كفري أم جلا نبوة جلاي مثلا تركمان جلاي هينش مثلا كردش هرچند مثلا لروي زمان وأقورين مثلا بونمنا كاتي شاكت آية فرنسية آية بريطانية يعني أوروبية دواتر مثلا لجاتي سلطة مثلا كريا وشاكر يسا أما سلطة سلطة أما كوا أما هو شرواري خورشيدي بيامر شرواري خورشيدي أما أوش هنا كان أم فكانوا شتا يعني بو أم بس يعني هو كاركت شيء بو الجوانية كيا والله حتما يعني من ناتوانا من تحليل بكم والله حتما هين خوي هبوا يعني هين هموجي ليك كاتي بو بيستوي بلام دواتر بيش يخن بوي هيبت بتاو و إنسانه ولا شاري كفري تا پنجا كانش أتواني تا هشتا كانش استيج تاكا تاكا مثلا معنا بكار بينا أتواني بلين أجر بقريتو سر 100 سال بيش استا لسليمانيش هر أم جلانه بوا يعني رنگ وشوغا زور ليرة يعني ليرة دروس كذني أم جلانه يعني ليرة دوريو أنا خلاص ليرة هرشي يعني أتواني هين قيسرية كمان هي لو جورا هر قيسري هين خياتا كان بوا يعني تايبت كواصلته دواتر مثلا بنطلون وشاكت وانا كاتب پێکاتەکەی زۆربەی زۆری کووردە ئەگەر من لەگەڵ ڕێی هەنێ خەڵک نیم کە ئاڵێن فلان کەس کووردە و خۆی کردو بە تورکمان ئەو شعوری بووەتە تورکمان ئیتر کوردیش پێویستی پێ نییە بەڵام تورکمانی کەم تایە کەم عەرەبیشی تایە بە حکمی ئەوەی هەموو ناوچەکە کووردە دەور و پشتی قەزای کفریش گشتی دێهاتەکانی کووردە کە کۆچ ئەکرێ بۆ شارەکە زیاتر حتمما ڕنگدانەوەی لە ڕێژەی دانیشتوانەکە زیاد دەکا کە کووردە. صدای آسیاوچی یتیمی کفریە لە کۆندا جێگە و پێگە و مەڵبەندی مەقاماتی ڕەسەنی کوردی بووە. مێژوویی درەوشاو و پرشنگداریە بۆ لە بواری مەقاماتی عراقیشدا چەندین مامۆستا و مەقامبێژی بلیمەت و بایرەمەندی تێدا هەڵکەوتووە کە پێشەنگ و مامۆستای مەقاماتی عراقی دەژمێرێن کە دواتر بوونەتە جێگای شانازی نەک بۆ کفری بەڵکو بۆ هەموو کورد و بۆ مێژووی مەقاماتی عراقیش تا ئێستاشی لەگەڵدا بێت بەشێک لە گەنجەکانی ئەم شارە بە هەمان ڕەسەنایەتی مەقامبێژەکانی پێشوو مەقام دەڵێن. بەردەوامن ئەمە جگەلەوەی کە گەنجانی کفری هەوڵی جدی دەدەن بۆ پاراستنی ڕەسەنایەتی مێژووی شارەکان و دووبارەبوونەوە و دروستکردنەوەی کارە ڕەسەنەکانی شارەکان و پاراستنیان. عزیزەکەمەی دواگەی تەپڵەی وەش و گۆشت لێم سەنەنەی کەم کەم حکم شایی
نەمەنە ینی مەلا و مۆسیقا و هونەر و ڕۆشنبیری ینی ئەمە چییە شتێکم بۆ باسکردم وڵایی مەلاکە نازناوی هوەری بوو لە شانۆیەکەوە بۆم ینی وەرم گرت دەوری مەلا بینی بەڵێ ئیتر ئەوە پێما بەیەکەم کارم بوو ئیتر هەر لە مناڵیەوە ئەو مەلایە وەرم گرت و تر هەرمایەوە و ئیتر هەر ئەوەتانە دەوانێت بەس لەسەر ئەم مەلای کۆمەڵە کێشەوە دروست بوێ لە نمونە من دوێن هات مەلا مەلانەجم کاوتی تۆتی خۆم جارێککە شتێک بەسراتیچکە بۆم بۆ بجێڕیتەوە وڵی ئەبێ شتی وا زۆرە بێ بەڵام ئەوەی کە زۆر دیار بێ جارێکیان کاک لاڵۆ ڕەنجدەر هات بۆ کفری تەلەفۆنیان پێ کرد و گوایە بێ بۆ لای من بە تەلەفۆن پێمەوت لەکوێی لەگەڵ کۆمەڵی خەڵتراوتم باشە لای فڵان شوێن یەکە بینینەوە ئیتر ئەوان هەمویان چاوەڕێیان نەکرد کە منیش گەشتم کەسێک نەبوو سوتفە و کات تعارفمان پێ بکاوی شوای زانی هەر کەسێکی ترم ئەو چاوەڕێی کەسێکی گەورەیە کرد دوای برادێک وتی یاڵە تەواو با بڕۆین کە من هاتووم ینی وەکو ناسینەکەی دوێنێ من و تۆ کاگونەر تعارفی نەکرد ئیتر وتی هینە وتی بۆستن با مەلانەجم بێتم بابە من مەلانەجم وتی وڵا چاوەڕم کردەوە زەلامێ ئەوە جامانی و گەورە ئەوانە وەکو من وەکو تۆ باش با بێمە سەر کاری هوەری و بواری ڕۆشنبیری لە ئەم قەزای بەڕێستان ئەگە بۆم باسێکم بۆ بکەی لێرە چ ئاسیەکە و تا چەند مەسەرەن ئەم شارە بە شاری هوەر و ڕۆشنبیری ناستاوە ڕاستە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو ئەتوانین بڵێن مێژوویەکی زۆر بەرفراوان مێژوویەکی پڕ لە مەقامات و میوزیکمان هەیە لەم شارە بە نزیکەی 300 پێش ئێستا کە لە 1930 کە مەلاوەلی ئەو کاتە بە باشترین مەقامبێژ بووە لەم شارە ئەتوانم بڵێم لە سەر ئاستی گەرمیان و لە سەر ئاستی عێراقیش کە باوەڕی پێکرا و دەرسی بە چەندین خوێندکاری مەقامبێژی عێراق وتوەتەوە ئێمە لەو کاتانەوە مێژوویەکمان لە مەقامە هەبووە بەڵام ناو بەناو ئەو بوارانە ڕاوەستاوە توان بڵێم جاری وە هەبووە بە 30 ساڵ بە 40 ساڵ بە 50 ساڵ لە سەرەتای 1970 یەک جاریتر هەم دووبارە ڕاوەستاوەتەوە بەڵام دوایی کەسێکی تر بە ناوی مەلا عەبدوڵڵای خەتیب کە مەلای مزگەوت بووە ئەویش مەقامبێژێکی زۆر باش بووە کە یەکێک بۆ لەوانەی کە مامۆستا عەلی مەردان چەندین جار هاتووەدا ئەم شارە سەردانی ئەو مەقامبێژەی کردووە و وانەی لێوە فێر بووە و تەنانەت گۆرانیشیان بە یەکەوە وتووە لەم شارەدا بەڵام دوای ئەوەش هەم بەهۆی ئەوەی کە دەیان مەشاکل و کێشە و شەڕ و ئەوانە بەسەر ئەم ناوچە هاتووە یاخود ئەوانی کە ئەبینین بەسەر خۆمانە بەسەر کووردا هاتووە چەندین جار لە ناوچوون لە هەفتاکان دووبارە هەم گروپێکی تردا مەزرا و کۆمەڵێک مەقامبێژ و دەنگبێژی زۆر باش لەم شارە هەبووە تەنانەت گەشتووەتە ئەو ڕادەی وای لێ هاتووە کە هونەرمەندەکان پێویستیان بەوە بۆ سەردانی ئەم شارە بکەن وەکو مامۆستا حوسێن عەلی لێرە چەندین کاسێتی تۆمار کردووە و هەروەها ئەحمەد شەماڵ هاتووەتە ئەم شارە لێرە ئەویش بە هەمان شێوە کاسێتی ماوەتەوە ئێستش لە کفریا تۆماری کردو لە ماڵی قەمبەر بەگلەرە کە ماڵێک بووە و کاتە لە پێم وابێت لە هەفتاکان و تا هەشتاکانیش سەرەتای هەشتاکان لێرە کۆڕ و کۆبوونەوەی مۆسیقی یاخود هەر بوارێکی هونەری بێ لێرە ئەوانە هەبووە دواتر لە ماوەیەکی ئەو ماوەی لە دوای هەشتاکانەوە هەم دووبارە ڕاوەستاوەتەوە ناو بەناو لە ماڵەکانەوەکو دانیشتن لە بواری میوزیکا هەبووە دواتر گروپێک لە دوای 92 دامەزراوەتەوە بە ناوی گروپی حەمرین ئەوانیش کۆمەڵێک میوزیک ژەنی زۆر باش کۆمەڵێک مەقامبێژی زۆر باش ئەو کاتە لێرە توانیوانە دووبارە هەم ئەو مۆرکەنەتەوایەتیە ئەو ناوچەیە بگەڕێنەوە بەڵام دوای ئەوەش هەم ماوەیەکی تر ڕاوەستاوە ئەویش تەمان کۆمەڵێک هۆکار هەیە بۆچی ئەم هەمیشە ڕائوەستی و دووبارە دەست پێ ئەکاتەوە بەڵام لەم دوایانش ئێمە توانیمان لە 2007 گروپی میوزیکی کفری دابمەزرێنین لە ڕێگای ئەو گروپەوە بتوانین هیچ نەبێت کۆمەڵێک دەنگبێژ کۆمەڵێک مەقامبێژ کە خۆی لێرە خەڵکی ئەم ناوچەیە بۆ خۆی شارەزایی هەیە ینی بەبێ ئەوەی تۆ هیچ دەرسێکی پێ بڵێ بێ ئەوەی هیچی بۆ باس بکەی کە کاتێک مەقامێکت بۆڵێ هەستەکەی ئەم کەسە شارەزایە بەڵام پێویستی بە هەندێک ڕێنماییکردن هەیە بۆی پێی بڵێ لێرەوە ئەوترێ و لێرەوە ڕائوەستی توانیمان ئێمە چەندین فستیڤاڵی باش ببینە ڕێوە توانیمان چەند مەقامبێژێکی گەنج کە یەکێکیان نمونەی کاک هاوتایە بە هەمان شێوە کاک ئەحمەدمانەیە کاک ئاو دێرمان هەیە ئەمانە مەقامبێژی چاکن ئێستا توانین لە فستیڤاڵەکانە بیان بین مەقامی ڕەسەنی گەرمیانیان پێ بخوێنین ئەمانە دەستکەوتی ئێمە بوون
توانیشمانە و کاتە لە ڕێی بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری وە فستیڤاڵی مەقامات ئەنجام بدەین بۆ 3 جار ینی فستیڤاڵی یەکەم و دووەم و سێمیش ئەتوانین بڵین لە فستیڤاڵی سێمان زۆر بەرفراوان بوو تەنانەت دوای لێ هات ئێمە توانیمان لە ڕۆژهەڵاتیشەوە مەقام بێژبانگ بکەین تەنانەت لە ناوچەکانی تری عێراقەوە و بەسرە و مووسڵ و بەغاش پێش ئەم وەزعە بانگێش بکەین کۆمەڵێک هۆکار هەن بۆی نەتوانین لەوە زیاتر فراوانەوە بیت یعنی ئێمە ئەوە نەمان پێکرا کۆمەڵێک مەقامبێژی وەکو تەمەنی گەورە بەڵێ هەمانە خەڵکی زۆر باشیشمانەیە کۆمەڵێک گەنجی زۆر باشیشمانەیە جگە لە کاکاوتا کۆمەڵێک گەنجی تر هەیە کە ئەوانی شارەزایەکی باشیان لە مەقامە هەیە بەڵام بۆ خۆت لێرە بەداخەوە لە کوردستان بە هەمووی ئەگرنگیەکی ئەوتۆ بە بواری مەقامات نادرێ هەرچەنە بواری مەقامات سەرەکیە یعنی بوارێکی سەرەکیە بۆ ئەوەی هەر کەسێک بێوێ گۆرانی بێژ بێت پێویستە هیچ نەبێت هەندێک شارەزایی لە مەقاماتە هەبێ وەکوە بینینەوەتانێ لە وڵاتانی هاوسەی دەوروبەرمان بایەخێکی زۆر باش بە مەقامە درێت چی عارەبەکان بێت چی فارس بێت چی تورکیش بێ بەڵام لای ئێمە بەهۆی زیادبوونی و ستای لە نوێنی کە ئێستا باوە ئەبینی گەنجەکانمان زیاتر بایەخ بۆەوە ئەدەن و کێشەش نییە ئەوانش زەرورن پێویستە ئەو ستایلانەش هەبێ بەڵام حەقوایەت ینی سنتەرێکی گەورە بۆ فێربوونی مەقامات بکرێتەوە هەرچەند هەشمانە ئەوەش نییە هیچمان نەبێت لە کەرکک ناوەندێکمانەیە ناوەندی عەلی مەردان بەڵێ بەداخەوە لە کفری ئێمە توانین بڵین بەس ئەو فستیڤاڵی مەقاماتەمان هەبووە ئەو گروپەی ئێمە توانیمانە خزمەت بە بواری مەقامات بکەین و بەرهەمیشمان هەبووە ئەگەر بایەخی زیاتر بدرێ دڵنیان متوانین شتی باشتر بکەین بۆی بتوانین مامۆسای شارەزا یاخود خەڵکی باش شارەزا بێت لە مەقاماتە بانگشتی بکەین بۆیرە ئەو گەنجانە یاخود ئەو کەسانی کە ئەیانەوێ شارەزا بن لە مەقامە لە ڕێ ئەوانیشەوە سوودمەند بن. ماڵم سێوێ دەردێلە ماڵم سێوێ سێوێ ماڵم سێوێ دەردێلە ماڵم سێوێ نەوێرم کومی ماچکام لەبەر قەتارەی وێ نەوێرم کومی ماچکام لەبەر قەتارەی وێ یا لەبەر قەتارەی وێ ئەرێ مەڵمان ماڵاوسێ یانەکەم ماڵی دایەتەیە ئەرێ مەڵمان ماڵاوسێ یانەکەم ماڵی دایەتەیە ئەرێ شەو ڕۆژگەم لا دەنگی لایە لایەتەیە ئەرێ شەو ڕۆژگەم لا دەنگی لایە لایەتە ئای سێوێ گیان سێوێ دەرد و دەرمانم سێوەیە سێوێ ماڵم سێوەیە دەرد و دەرمانم سێوەیە نەوێرم کوڵی ماچکام لەبەر قەتارەی مێوەیە نەوێرم کوڵی ماچکام ئەی لەبەر قەتارەی مێوەیە. لە ڕووی هونەر و ڕۆشنبیریەوە ئەم شارەش پێشەنگی خۆی پاراستووە ئەوە تا ئێستا پەیمانگای هونەرە جوانەکان بۆتە مەڵبەندێک بۆ پێگەیاندنی کچان و کوڕانی ئەو شارە لە ئێسادا هونەری شانۆ هونەری مۆسیقا کچان و کوڕانی کفری مەست کردووە و زۆر بە خۆشحاڵیەوە بەشدارن لەو بوارانەدا. خەڵکمان هەبووە لە مەجای شانۆیە مەسەلەن لە هەشتاکانە لە پێشتر هەبووە بەڵام یعنی دیکۆمنتێکمان نییە ینی شتێک نییە بڵێ مەمە بەڵگەی 100% بێ ئەمەوا بووە بەڵام یەک لە ئەو نووسەرانەی کە خاوەن
بیلۆگرافیای ئەدەبی کوردیە مامۆستا مستەفا نەریمان ئەو نووسری ینی شانونامەشی نووسیوە لەوانە دەقی عەلێفەنی ئەو دەقە لە سلەیمانیا زۆر جار نمایش کراوە نووسەرەکەی مامۆستا مستەفا نەریمانە لێرە پەیمانگەی هونەرە جوانەکان لە ساڵی 2001 دامەزرا لەسەر ئەرکی حکوومەت خۆشببختانە کۆمەڵی کادری دروست کرد بەڕاستی ئەگەر باس لەوە بکەم کفری لە چ ئاستێکە لە ڕوویشانۆ ئەمە بەشایەتی ڕۆشنبیری بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری گەرمیان و هەموو ئەو خەڵکانی کە لە ناوچەکە هەن لە گەرمیانە کفری لوتکەیە لە چاوشارەکانترا لێرە ئەو شانوانی لە کفریا ئەکرێن هەر لە ڕووە ئەکادمیەکەوە هەتاوەکو زۆری کارێکە کە ساڵانە ینی ساڵی وا هەیە چەند نمایشێک ئەکرێت ساڵی وا هەبووە 12 نمایشی تیاکراوە پەیمانگای هونەرە جوانەکانی کفری لە ساڵی 2001 دامەزاندۆ لەم شارە سەرەتا بە دوو بەش دەستی پێکرد بەشی شێوەکاری و بەشی مۆسیقا بە ئیمکاناتی کەمەوە دیارە هەروەها ئێمە هەتا بینایشمان نەبوو هەرچەندە بینایی ئێمەش ئێستێشە بۆ پەیمانگای هونەرە جوانەکان ناشێ بەڵام زۆر لە پەیمانگاکان تری باشترە ئەمە وەکو فکرەیەک بەڵام ئێمە دوای ئەوە دوای ساڵێ بەشی شانۆمان دروستکەم تامان بەشی شانۆیش بەشێکی زۆر چالاکە لە کفری لای ئێمە خاستن ئێمە ئەم سێ بەشە هەتا ئێستا چەند ساڵێکە دەستمە کردەوە ئیشی باشمان کردەوە لەم بوارە گرفتەکانمە هەڵوەکوت پێت کادری تەدریسیە اختصاسە کێشەکە ئارە ئەوەش نییە هەرەوە بڵێن وەڵای حکوومەتیش بۆنەکە کێشەکە لەوەیە لەم شارە کەس نییە ینی پسپۆر نییە پس ئەوەی هەیە تەلەبەکان خۆمانن ئەو تەلەبانە خۆمانیش خەریجەکان ئەوانەی کەوا باشەکەیانە یەکەمەکانە ئەوانە تێرن و ئیتر وەکەوە نییە بە کەلۆرزێکی بێ لە شوێنە خوێندو بێ شتێت زیاتر پێر بێ ئەوە ئەمانە خراپترین باشن بەڵام پێویستیمە بە زیاتر هەیە هاکە تەمەم ڕۆی دای لە شەقەی باڵ سەراپاژینت ئەبێتە خەیاڵ ڕەوتی ژیانی ژیاساکەی وایە مردن تەوقێکە و لە گردنتایە تەمەن و حیشکەی ئەبێ بزانی لەم دنیاەدا وەکو میوانی دوا منزڵگاتە گۆڕی تار و تەنگ ڕاخەرت خاکە و بانت بارێ سەنگ 1000 ساڵ بادەی خۆشی بنۆشی هەر ئەبێ بمری و بچیتە کۆشی زانیاری لەسەر بەنداوی باوەشاسوار لە کفری بەنداوی باوەشاسوار لە کفری لە ساڵی 2010دا دەستی پێکرد لە کۆتایی ساڵی 2011دا کارەکانی بەسەرکەوتویی کۆتایی هات ئەم بەنداوە 3 کیلۆمەتر و 250 متر لە کفریەوە دوورە و توانای خەزنکردنی ئاوەکەی دەگاتە 5 ملیار و 300 هزار متر سێجا ئەم بەنداوە لە ئێستادا دەتوانێت 3000 دۆنم زەوی ئاودێری بکات بەشێک لە فەیلسوفەکان دەڵێن مێژوو مرۆڤە ئازادەکان دەینووسنەوە کفری مێژووی خۆی بەدەستی خۆی نووسیەوە بەڵام بەهۆی بارودۆخی نالەباری ئەم وڵاتەوە کفری خەریکە لە مێژوو دەکرێتە دەرەوە ئەوەی ئێمە بینیمان لەم شارەدا مێژووشی گرنگ لە هەموو بوارەکاندا هونەر ڕۆشنبیری تەنانەت مەقام و گۆرانیش بەڵام لێسادا
کفری بەرەو پراوێستخستنی یەکجارێکی دەچێت چونکە خۆیان خەڵکی کفری ئەو گلەیە دەکەن لە ئێستادا. ئەرەگیانە گیانە خەرمان خەمەکەم هاوەی کە لە باوە شەنێ کەریەکێکە و عەمرم ئای دووشەن مەولا دیدەم وخۆم ئای عەمرمەوەی Aragana, Gana, 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 Gana. Aragana, Nama, Kashaman, Matalas, Kerdam. عجب سسق بيم قلنا وديم وانا من مردم وخماي عمرم آي بيميلاوي